سڵاوتان لەبێت و بەیانیتان باش لە هەر کوێیەکن هیوای لەش ساغی و تەندروستیتان بۆ ئاخوازین. ئەم بەیانیەش لە پرۆگرامی بەیانی 24 کۆمەڵی بڕگە و بابەت ئامادە کراون کە پێشکەشی ئێوەی بینەر و بیستەری ئەم پرۆگرامە بکرێت هەر لە بابەتە کۆمەڵایەتەکان تا دەگاتە بابەتە هونەری و هەروەها وەرزشی و ئەو بابەتانی کە بابەتی کۆمەڵایەتی. جا ئەم بەیانیە پێکەوە دەست پێکەین، هیوادارم کە دەستپێکێکی باش بێت. سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 وەکو هەمیشاڵمەوە لە هەر شوێنێکن بینەری کوردستان 24 و پرۆگرامی بەیانی 24 ڕۆژێکی باش دەست پێ بکەن بە وزەیەکی باشەوە. ئەمڕۆ بابەتێک و وەتەوەرێکی گرنگمانە بێت، ئەویش لەگەڵمان بمێنەوە پێسان ناڵێن جارێکسە ناڵم ئەویش کامەیە، بەڵام ئێوە بینەری پرۆگرامەکە بن تا کۆتایی لە بەرەوەی بابەتێکی گرنگە پەیوەندی بە هەر یەکێک لە ئێمەوە پەیوەندی بە کەسایەتی و بنیادنان و ڕێکخستنەوەی خۆمانە بەتایبەت کە لە سەرەتای ساڵەوەیەوە دەستپێکی نوێکردنەوەی هەموو پلانەکانمانە. جگە لەو تەوەرە سەرەکیە چەند بابەتێکی دیکەشمانە بێت، هەندێک لەو بابەتانە بە کورتی بۆ ئێوە نیشان دەدەین، دواتریش درێژێ و بابەتانە و وا دەچینە ناو ناوەڕۆکی پرۆگرامەکە. لە ساڵی 2023 یەکێتی نووسەران لقی هەولێر هەفتە چالاکی جۆراوجۆری ئەنجامداوە. ئەکادیمیا وەرزشیەکان بوونەتە شوێنێکی گونجاو تا کچان و منداڵان فێری یاریە وەرزشیەکان ببن. زستانە و ساردا، بەڵام لەگەڵ ئەوەیە کەمی داهات هەیە لە دیاربەکر لە بری دەرمان و دەستخستنی دەرمان گیا دەرمانیەکان بەکارەهێن. باسی یەکەم بابەت بکەین کە ئەویش یەکێتی نووسەرانی کووردە لقی هەولێر. ئەم یەکێتیە لەگەڵەوەی کە بودجەیەکی باشیان نەبووە، بەڵام تەنها لە ساڵی 2023 زیاتر لە 7 چالاکی جۆراوجۆری ئەدەبی و ڕۆشنبیریان ئەنجامداوە. جا ڕۆژانە نووسەران ئەدیبان لە یەکێتی نووسەران کۆ ئەبنەوە پێکەوە گفتوگوی ئەدەبی ئەکەن و چالاکیەکانی خوانیان نەوەستاندووە بەردەوامن. دەستەی کارگێڕی یەکێتی نووسەرانی لقی هەولێریش باز لەوە ئەکات کە بەردەوامبوونی ئەوان وای کردووە کە کار و چالاکیەکان ڕۆژانە ئەنجام بدرێت لەگەڵەوەی کە کۆمەڵی کێشەش هەیە، ئەویش بودجەیە وەک ئاماژەی پێکرا یاخۆ هاژە ئاماژەی پێکرد، بەڵام ئەوان هەر نەوەستاون و بەردەوامن لە چالاکیەکانیان. دوایین گۆڤاری نووسەری نوێ بەرهەمی یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێرە. بەهۆی نەبوونی بودجە لە ساڵی 2015ەوە چاپ و بڵاوکردنەوەی ڕاگیراوە. ئەندامی دەستەی کارگێڕی یەکێتی نووسەرانی کورد لە هەولێر بە ئاوڕێک لە ڕابردووی ئەم ناوەندا باسی ئەو چالاکیانەی خۆیان دەکات کە سەرڕای نەبوونی بودجە بۆ نووسەرانیان ئەنجامداوە. 76 کۆرمان کردو دەکات مانجی 7 کۆڕ کە لە هەفتەی 2 کۆڕەکان پێنجشەمان لەسەر ئێمە یعنی با بڵێن حەسرە، هیچ جیهەتێکی دیکەی ئەدەبی و ڕۆشنبیری کۆڕ ناکە، چکە دەزانین یەشێت نووسەران کۆڕ هەیە. ئیتر سێشەمان یان دووشەمان کەسێک لە دەرەوە هات بێتەوە و سەفەری کردبێ بە ناچاری کۆڕمان بوو کردە ڕامان نەگرتووە و لە 2024ش بە هەمان بەرنامە و زیاتریش کە دەڵێم زیاتریش لە بەرنامەماندایە ئەو جارە گەنجەکان بە زیاتر بینێ پێشەوە. ڕۆژانە بەم جۆرە نووسەران و ڕۆشنبیران لێرە پێکەوە کۆ دەبنەوە و گفتوگۆی ئەدەبی دەکەن. هەرجارە و باسی بابەتێک یان کتێبێک دەبێتە هەوێنی گفتوگۆکانیان. وەکو خۆشیان دەڵێن بۆ یەک ڕۆژیش دەرگای یەکێتی نووسەران دانەخراوە. بۆ ئێمە وەکو چالاکیە، وەکو یەکتر بینینە، وەکو ئەوەیە کە ئاگامان لە شتەکانی خۆمان بێ. بۆیە یعنی کە دێنە نووسەران دادەنیشین بۆ ئێمە یعنی وەکو پاڵپشتێکە، بۆ ئێمە وەکو دینەمۆیەکە ئەمە دەتوانین بەردەوام بین لە نووسین و برادەرانی تریش گفتوگۆ بکەین و شتەکانی یەکتر گفتوگۆ بکەین و ببینین. یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر کە بەدایکی لقەکانی دیکەش ناسراوە لە ساڵی 1970 دامەزراوە و
لە سلەیمانی و دووهۆک و کەرکووکیش لقی هەیە چالاکی ئەدەبی و ڕۆشنبیری ئەنجام دەدەن. جێ لە کۆکردنەوەی ڕۆژانەی ئەدیبان و نووسەران لێرە یەکێتی نووسەران بە بێ جیاوازی هەفتانە کۆڕ و سمیناری هەبووە. وەکو لە پلانیشیدایە بۆ ساڵی 2024 دەیەوێت کە گرنگی زیاتر بە نووسەرانی گەنج بدات و ئێرەش ببێتە سەکۆیەک بۆ ناساندنی بەرهەمەکانیان. هێرە مۆلودی، کوردستان 24 هەولێر. ئێستا بابەتێکی دیکە ئامادەیە کە ئێوە بینەری بن، بابەتەکە گرنگە لەبەرەوەی کە پەنابەرێکی ڕۆژاوای کوردستان لە هەولێر ئەوەندە گرنگی بە ئاکادیمە وەرزشیەکان ئەدات، تەنیا بەس بۆ مناڵان و بۆ کچان ئەکادمیەکی وەرزشی کردوتەوە لەوێ ڕاهێنان بە ئەو کچانە و بە منداڵەکان دەکات. بڵێ ئەم فێرگە یاخود بڵین ئەم ئەکادیمیا وەرزشیە بۆ فێرکردنی یاری تۆپی پێەیە و تا ئێستا 60 لاو چوونەتە ئەکادیمیاکە. لە ئەکادیمیاکە تەواوی بەشدار بووان کچان و منداڵانن و یەکێکیش لە ڕاهێنەرانی ئەکادیمیاکە ئەڵێ کە کاری ئەوان لەو ئەکادیمیایە خۆبەخشیە، ئەگەر هاوکاریان بکرێ ئەتوان چالاکیەکانیان فراوانتر بکەن. هەبوونا vê akadîmiyê ramaj ji xwe re bi derfet dibîne, da ku xwe fêrî yariya tepapê bike. Di vî temenê biçûk de wê armanceka mezin heye û bi dîtina wê tu yarî nîne got taybetmend de ڕێگەزەکî ve. جند حميمة جلادة سركفتينا ويعني نهر كارك تني إلا واي إيش ناجي يعني كارك جلاوة بكرة نعي باخوك وجنجي بك أفكالا كار الزور باشا أم خازن جن دوراج نجي دورزش داجي هبه. زێدەتری سێ کەچ بەشداری vê ئەکادیمیê bûne û wan rahênaneka jin jî heye. Keçên fêrxwaz bi wê meremê bejdar bûne da ku jin mîna hemî buwarên din rola xwe di werzişê de jî bibîne. بخوا زۆر کێفخۆشم چونکە من دەمەوێ وەکو هەموو کوڕەکانی دنیا کچەکانیش حقوقیان هەبێ کە لە هەموو شتی کوڕەکان مشارەکە دەکەن ئەوانیش مشارەکە بکەن. منیش لە ئەوە هاتوومە ئێرە کە دەمەوێ وەکو هەموو کوڕەکان فێر ببم و شتێکی خۆش بکەم کە یاری ببمە بە یاریبەند. Tevînebûna piştgiriyê Mesûd destpêşxer bûye divekirina vê akadîmiyê û merema wî ew e goşîna ev zarok li cadan vê yariyê bikin li ser bingehên vê lîstikê wan fêr bike. Me dîk zarok gelek li korana bûn, me xwest ki em terbiyek riyadî bidin van zaroka me ew xir kirin anîn cexwe. Tev de hatin me wek fikrakê me xwest em akademîkê çêkin yek jê em terbiyek riyadî bidin van zarokê gelê ji derve adet da em indîmacek mujtemacî wek jêr dibê çêkin. Meselen Kurdê başûr li ceme gelek hene, Badînî ceme hene, Soranî ceme hene, meselen عرب جمع هنه كردي روجاوا طبعا بتايبتي قالك جمع هنه. Li sala 2017 Mesûd dest bi vekirina vî cihî kiriye û tanha zêdetirî 6 zarok tev li vê akadîmiyê bûne. Gotemenê wan ji 6 saliyê ta 18 saliyê û ji bilî zarokên Rojavayê Kurdistanê ji bajarên din jî tev lî wan dibin. Evê tapê her du regezan û di hemî temenan da li xwe kom kiriye. û ji ber heza fêrbûna vê leyîstikê Mesûd digel endamên xêzana xwe bi xwebexşî van keç û kuran fêrî vê yariyê dike. û wî li ber eldahatî de karê xwe berfirehtir bike û avan fêrxwazan beşdarî yariyên fermî û mezin bike. Hevrist Recep, Kurdistan 24 Hewlêr. هەر وەرزێک بۆ خۆی دیمەنی زۆر جوانی هەیە. ئێستا بۆ نمونە سەرما سارد و سەرما لای هەندێکمان زۆر جوانە بەڵام مشکلی خۆشیە. ئێستا بۆ نمونە ئەم جامەی پشتمانەوە ئەگەر سارد و سەرمانە بۆیان تەم و هەڵمە جوانی دروست ناکرد بەڵێ. بەڵام ئەم سارد و سەرمایە لەگەڵەوەی کە دیمەنێکی جوانیەیە خۆشە بەڵام نەخۆشی و پەتا و مەینەتی باشیشی بە دواوەیە بە تایبەت لە باکووری کوردستان کە بەهۆی کەمی دەرامەتەوە کەمبوونەوەی هێزی کڕین کەم و کوڕی لە هەبوونی دەرمان لە نەخۆشخانەکانە هاوڵاتیان ناتوانن دەرمان بکڕن نەخۆشیشەکەون لە بەرەوەی باری ئابووری و داراییان زۆر زۆر خراپ بووە. جا هەرواشی کردووە کە ئەوان ڕوو لەو دەرمانە گیایانە بکەن. هەندێک جار هەیە لە هەندێک شوێن هەژە ئەگەر تەنانەت دەرامەتێکی باشیش هەبێ بەڵام مرۆڤ هەوڵەیات ڕوو بکات لەو
دەرمانانەی کە دۆستی ژینگەن یاخود لە ژینگەوە بەدەست ئێمە دەکەوێت و ئەتوانین بڵێن بەکارهێنانیان بە ڕێژەیە کە دیاری کراوە یاخود لەلایەن پسپۆڕانەوە مەترسێکی ئەو تۆی نابێ هەندێکیشمان هەیە لە سەرماوی زستانە پێش ئەوەی کە نەخۆشکەوین هەندێک گژوگیا بەکارەهێنین بۆ ئەوەی کە پارێزگاریمان لێ بکات لە سەرما ئەمان بە پێچەوانەوە نەک لە بەرخاتری ئەو حاڵەتە ئەمان لەبەر نەبوونی دەرامەدێکی باش ڕۆیان کردووە لە بەکارهێنانی دەرمانە گیایەکان و ئێستا فرۆشێکی باشی هەیە و فرۆشیارێکی دەرمانی گیای شەڵێت کە نابێ بە بێ پرس کە پرس بکەی بە شارەزایەکی دەرمانی گیایی ئەم دەرمانانە بەکاربهێنی دروستە باشە بەڵام ئەبێت ڕاوێش بکەیت. دەمساڵên پاییز û zivistanê ji ber guherîna yekcarî ya hewayê dibe sedema zekem û şewbên ku ji sermagirtinê peyda dibin. Ji ber vê jî welatiyên Diyarbekirê berê xwe ji nexweşxaneyan zêdetir didin nebat firoşan û li gorî êş û êşîkên xwe nebatên şîfayî dikirin. Nebatfiroşên ku şîfayê belav dikin ji bo sermayê van dermanan pêşniyaz dikin. Ji bo kuxê ji bo sermayê yani ilacên dervatine digerin nabînin milletê ev tişmişi bitkiya distîne yani özellikle ev çubuk taşın dibe zencefîl ixlamur ji bo sermayê baş e özellikle ev qalşemekî em çê dikin ji bo kuxê ew pir baş e ew jî em çê dikin em pir difroşin hinkî bitkî ziyanin pir kullanmış kin zararlıyê mesela ew jî yaklaşık du sê peçe ew jî kolay yek nagir zaten yani Çayên zivistanê ji aliyê nebatfiroşan ve li gorî sermagirtinê amadekirîne û di nav van çayan de nêzîkî 20 cûre nebatên xwezayî hene. Welatiyên ku ji ber bêderfetiya aborî û kêmasiya dermanên pizîşkî berê xwe din van nebatfiroşan şîfayê di cûreyên nebatan de dibînin. Şu eczaxana antibiyotika dan, şuruba, pedifena dan hem peremi pırçû yani milyarkî peremi ji ser wan ilaca tişkî me feyda nedî. Daha sebiyê mu ishal bû. Hem hatı van dermanê kurmanciya pir baş hate em her me çay der çaya ber der xwe nane limona dixwin, ixlamura dixwin, zencefîl dikelin dixwin, dokuz qarışim dixwin em hatin ve şîfa vedî. Bu çikivanê ana wextê ixlamur ez em zanim pir jêr nelazim çünkü bütün dünya kullanmış ki ixlamurê ama wan bara têwekî din em digenende derma baraçiya êku uzmanê wan hebin êku kitabê wan ku xwendibin êku araştırma kiribin em ji wan dipirsin em vê rasiya me heye van ilacı ew jî tercih dike em wan tercih dikirin. Welatiyên ku dixwazin laşên xwe li hember êşên sermayê parastî bihêlin berê xwe didin xwezayê. Nebatên ku ji çiya û deviyên herêmê tên berhevkirin dema ku bi zanebûn werin bikaranîn ji bo gelek êşan şîfayê belav dikin. Güler Adar, Kurdistan 24, Diyarbekir. ئەوەی کە کورد پێیدا تێپەڕێوە بە درێژایی مێژوو هیچ ساڵێک نەبووە یاخود هیچ سەدەیەک و سەردەمێک نەبووە کە تێیدا بڵێن لێرە کورد زوڵمی لێ نەکراوە ستەمی لێ نەکراوە ئەتوانین بڵێن هیچ خێزانێکیش نەبووە ئەگەر شتێکی بەرنەکەوتوە بەڵێ بێگومان جا ئەمە بە درێژایی مێژوو هاتووە و ئەوەی کە گرنگە ئەوەیە ئێمە لە یادی نەکەین و بەبیری نەوەکانمانی بهێنین یاخود بیهێڵینەوە بۆ نەوەکانی داهاتوشمان کە ئەمە ژیان و مێژووی خانەوادەی کورد بووە کە لەسەر ئەم زەویە کە ناوی کوردستانە ژیاون ئیتر بە هەر جۆرێ بوو بێت ئەو ستەمەیان لێکرابێت زەویان داگیرکرابێت کار و پیشەیان لێسەندرابێتەوە خێزانەکانیان ئازاردرابن شەهید کرابن ڕفێندرابن ماڵوێران کرابن ئەنفال کرابن کیمیاباران تا باسی کەی هاژە هێشتا ئەڵێ یەک دڵۆپە باس کراوە لەو زوڵمەی کە بەرامبەر بە یاخود دەو ستەمەی کە بەرامبەر بە کورد کراوە. بەڵێ ئێستا باسی خێزانێکەکەین لە دوهۆک ئەم خێزانە یعنی چیرۆکێکی ئەوەندە گەورە و نازان بڵێن جوان یان سەرنجڕاکێش بەڵام دوای هەموو ناخۆشێک بێگومان خۆشیەت بە دوایە دوای 45 ساڵ خێزانێکی دوهۆک بە دوو کچی ونبووی خۆیان شاد دەبنەوە کچەکانیان ون بووە هەڵبەت ئەوەش کاریگەری ئەوەی لەسەر بووە کە لە کاتی سەردەمی ڕژێمی پێشوودا بووە هەر ئەندامێکی خانەوادەکە باسیەکە باسیەوەکە کە لە دۆزینەوەی خوشکەکانی چەندێک هەوڵیان داوە لە ساڵی 1970 هەردوو خوشکەکەی لەلایەن
ئەو ڕژێمۆ فێنراون ون بوون دوایەوە چەند ساڵ 45 ساڵ چۆنە بێن تەمەنێکە ینی ئەبێت تەمەنیان چەند منداڵ بوو بێت کە بزراون ئێستا لە تەمەنێکان تاو ینی نیوەی زیاتری ڕێگەکەشیان بڕیوە بەڵام مرۆڤ بەبوونی ئومێدەوە کە دەژی لە کۆتاجار دەگا بەوەی کە ئەوێت چەندێک ئەو خانەوادەی چاوەڕێی ئەو دوو کچیان کردو ئێستا بە کچەکانیان شاد بوونەتەوە لەم راپۆرتە پێکەوە ئەیبینی. کەس و کار و دوست و هەواڵ یێلماڵا پێشمەرگەی ڕەحمەتی خالد کوچەر لە قەزا سێمێلێ سەر پارێزگەها دهوکێڤە کۆم بووین. لڤێرە ئامادەکاریت ئێنەکردن ji bo dîdareka mêjwî Zeyneb û Heyam Xalid Kûçer ew her du xişk yên ku piştî 45 sala berze bûyn vedgerine hem bêza kes û karên xwe. Ez gelekî bi kêf xweşim ez vegeriyam nav xweşk û birayê xwe min nedweqean dezê birayê xwe bibînim heşt birayê min maşallah Xwedê emerê wa dirêj kê Xwedê ji wa razî bê ez gelekî serbilindim bûa û ez keça qehremanekî gelekî خویانیه و هر کس وی ناز دکه اس ممنونه خودی ما کتید خواب شکلی کی جان دیدن و به مالا بابی ویا و براکیت وانا از دیکا وانم درگه مالام وکیلیه بوانا هر گاوا کابین سر چاوید مبین دم او زاروک قل دیکا وانش لای حکومتا بعزوه سال 1979 اینا بی سروشین کرن سر رای پی کولن بردوام لگریانه لچشتر نویسی وان نهات زانین حتى بريا بشكينين DNA بريا برنامج تايبت لجريانا كسم بسروشين مالباتا وام سرهل بن كوفان هردو خشكا جيانا خول سوريا درباس كريا خوراگریا اوان قهرمانای هاتی کو تصحیه پنده دا افرو پشتی چندین سالا که اف هر دو که زاروک بوینه ادگل دایکا خو افرو جارکاتی که ویتامینی جارکاتی که مالباتا خوشات بوینه بزانن چه کار ساته بسر اوی ملتی دهاتی زینب و هیام الصالد بوریدا جیانا هفجینیه گلدو کسن کرد روشاوا پیک آنینه و نوکه هر دو آکنجین ولات المانیانه جارکا دیجی سپاسیا سرکرداتیا پارتی دموکراتی کردستان دکه که جنابی و بوی شوری رابی اول ولات سوریه صلاح هفتونه چوینه بره نوتو نه ایکش و چوی آلمانیا زایدن دوباره ایکادی 2011 چو آلمانیا هر دو یفشی دو کردت روش آوای سر بلند کرین رژیم بحثش نافچوی چارچوبه سیاستا کشتن و تالانکرن و برزکرنا کردان دا دماهی سالن هفتیا خزانه پشمرگه خالد کوچر به سروشین کد وکی گواشتنک دا خورادستی رژیم بکد لی اوی چوک ندانه و بردوان بول سرخبات خو حتی سال 2019 وی کلی چوبر رحمه خوده و چارنویس خزانه خو نزانی. صلاح علی کردستان 24 دهوک دەسەکەین بە باسکردنی بابەتێکی گرنگ کە پەیوەندی بە هەموو تاکێکەوە هەیە بە هەمومانەوە هەیە ئەویش باسکردنە لە هەستی شایان بوون کە یەکێکە لە ڕێگە سەرەکیەکانی پەیوەندیکردن و ئاشبوونەوە لەگەڵ ناخ هەستی شایان بوون و دانانی نرخ بۆ خۆت تواناکانە ئەتوانیت یارمەتی دەرت بێت بە شێوەیەکی لێ هاتوانە خواستەکانە دەرببڕی و خۆت بسەلمێنی بەرگری لە بیر و باوەڕەکانیش بکەیت. بەڵێ بێگومان ئەوە لە یاد نەکەین کە تۆ ئەو هەستە بە خۆت ئەدەیت وا بێت کە بەس خۆت ببینیت شیفتەی خۆت بی ئەبێت تۆ بەرامبەرەکەشت ببینی مافی بەرامبەرەکەت ببینی ڕێز لە بیر و باوەڕی بەرامبەرەکەت ببینی چۆن شتێک بۆ خۆت شایان ئەبینی بۆ بەرامبەرەکەشت بە شایانی ببینی و سەبارەت بەم بابەتە گفتوگۆ ئەەکەین چەندێک ئێمە ئەتوانین لە ڕێ ئەوەی کە خۆمان بە شایانی زۆر بابەت ئەزانین بگەین بە خواستەکانمان بەبێ ئەوەی کە تۆ مافی کەسێکی دیکە پێشێل بکەیت. اینجا لەسەر ئەم بابەتە پێویستمان بە کەسێکە بێت کە پسپۆڕ و شارەزا بێت لەو بوارە قسە بکات لەگەڵمانە کە خات و چیمان محەممەد ڕاهێنەری گەشەپێدانی خودزیمان لەگەڵ ئەم بەیانی بەیانیت باش بە خێرهاتی سەرچاوان خێرهاتی خات و چیمان خاتی چیمان پێش هەموو شتێک با لە قسەیەکی شکسپێرۆ دەست پێ بکەین کە ئەڵێت
هیچ زیندانێک بەقەدەر ئەو زیندانی خۆت بۆ خۆتی دروست ئەەکەی ناتوانێت تۆ حەسرکات. تا چەنە ئێمەی مرۆڤ گیرۆدەی ئەو زیندانین کە خۆمان بە شایانی هەندێشت نەزانین کە شایستەی خۆمانە. ڕاستە دەستپێکێکی جوانە. مرۆڤ بە شتێک ئەکرێ بڵێن ژیانەکەی کوالیتی ژیانەکەی جیاکەیتەوە. ئێستا کەسێک سێری کوالیتی ژیانیکەی و کەسێکی دیکە بەرامبەرێک بەراوردیان کە. ڕێک سێری ژیانی بکە ئەوە بەس دیقەتی بەر لە دوورەوە بەبێ ئەوەی زانیاریت هەبێ لەسەری ئەزانی هەستی شایانبوونی چەندە، ئایا لە 5 2 6 8 هەڵبەت ئێمە مرۆڤ ناتوانین بگەین بەوەی کە لە 10 شایانبوونمان بەرێ. شایانبوون چییە؟ شایانبوون واتە من هەست بە بەهایەک ئەەکەم لە ناخمە کە بوونەوەرێکی پڕبەهام و ئەوەی کە ڕوو ئەدا لە ژیانمە و ئەمەوێ بەدەستی بێنم شایەنمە و ئەبێ باشتر بێنەوە. بەڵام بابیرمانە چێ زیاتر لە 90 خەڵک هەست بە شایەنبوون ناکات و تاوەکو مرۆڤ هەستی بە شایەنبوون نەکرد ئەبینێ ژیانی بەرەو سەختی ئەڕوات. واتە هەندێک کەس هەیە هەستی شایەنبوونی بەرامبەر بە تەندروستی کەمە، هەندێک کەسێ بەرامبەر بە پەیوەندی خۆشەویستی، هەندێک کەسێ بەرامبەر بە پارە. واتە سێری خەڵکەکە بکە ئاستی پارەی چەندە هەر ئەوەنە شایەنێتی، بەڵام ئەیبینی ئەڵێ چی ئەڵێ من شایەنم زیاترە، بەڵام شایەنبوون درۆ ناکات. تۆ ئەوەنە شایەنتە بە مانای ئەوە نایە تۆ مرۆڤێکی خراپی، بە مانای ئەوە دێت تۆ پێویستت بەوەیە ئەو ئاستە لەو 2 بیکەی بە 5 لەو 5 بیکەی بە 6 بۆی بگەی بە شتەکان. واتە ئەو کەسەی هەستی شایەنبوونی بەرزە ئەبینی لایانی تەندروستی باشە، لایانی خۆشەویستی باشە، وەرەگرێ زیاتر پرنسیپی پێشوازی هەیە لە شتە باشەکان لە ژیانیە. واتە شایەنبوون بە شێوەیەکی گشتی ئەتوانی هەموو کەسی پێ بناسیتەوە و پێویستی بەوە نییە کە کەسەکە ماسک دابنێ بڵێ من نەشایەنمە. جوان جوان ئەیان ناسیتەوە لە ڕێگەی کوالیتی ژیانیان. باشە خاتوچی من تۆتت لە 90 خەڵکی ئێمە هەستی شایەنبوونی نییە بە واقعی. هۆکارەکەی چییە بۆ ئەمەی نییە لەبەر چی وای لێ هاتوو بۆ خەڵکی ئێمە وایە؟ هەستی شایەنبوون هۆکاری زۆرە بە تایبەت ئەگە بیرمانە چێ ملەتی ئێمە چەندین گەماروە و جەنگ و ناڕەحەتی و ئازاری بینیوە. یەکێک لەوەی کە ژنی ئێمە بۆ نمونە یاخود پیاوی ئێمە جیا ئەکاتەوە کە هەستی شایەنبوونی نییە بیبینە لە کاتی خۆشیە. لە کاتی خۆشیە هەست بە شایەنبوون ناکات بەرامبەر بۆ خۆشیە کە هاتووە. بۆیە ئەیبینی شتێک ڕوو ئەدات کە پێچەوانەی شایەنبوونە پێوترێ سەلف سەپوتاج یان خۆڕخاندن. کاتێک کە ئەگا بە شتێ باش ڕاستەوخۆ ئەیڕوخێنێ، کاتێک کە دڵخۆشە ڕاستەخۆ دەسەکا بە گریان، کاتێک کە شتێکی باشی دەستکەوت ڕاستەوخۆ جەنگێ گەورە دروسە بێ. بۆ لەبەرەوەی شتەکە لە ئاستی ئەوانە هەستەکە زۆرە بۆ من بۆیە شتێک ڕوو ئەدا بەناو خۆڕخاندن بۆی بیڕوخێنە شتەکە بۆی بگا بە بازنەی سەرەتا کە من لەوێم لەو چوارم لەو دووەم ناتوانم بەرز بمەوە. هۆکارەکەی پەروەردەی منداڵیمانە کە ئێمە لەسەر هەلومەرجا پەروەردە ئەبین کە ئەبێ وا بکەی ئەوجا کوڕێکی ئاقلی کچێکی ئاقلی ئەبێ بۆ شێوە ڕەفتارکەی ئەبێ وا بجوڵێتەوە ئەبێ وا پێ بکەنی ئەبێ تۆ کچی وا بکەی. مەرجدانان لە سەردەمی منداڵی مرۆڤێک پەروەردە ئەکا کە هەستی شایەنبوونی زۆر کەمە و بۆیش ئەیبینی ململانەیەکی توندی هەیە لەگەڵ ژیان بۆی بگا بۆ شتێک کە مرۆڤێکی ئاسایی ئەبێ پێی بگات ئەبێ پێی بگا بەڵام ئەبینی ململانەی زۆرە. باشە باسی پەروەردەت کرد ئەوە قسەیەکە زۆر باوە لە ناو دایکان و داپیرانی ئێمە بۆ تۆزێ پێ ئەکەنینە و پێمەکەنە ڕۆڵە خوازانە دوایە خوا خێری پێوە بێ ئەوەمان زۆر جابیستوە بە خۆمانمان بەشانیەوە نەزانێت تۆزە شادی و خۆشی هەبە خوایە ڕەبی خێری پێوە بێ. ئەمە لە ڕووی پەروەردە با بڵێن خێزانی و کۆمەڵایەتێکەوە بەڵام شتێکی دیکە هەیە لە خودی ئێمەیە هەیە ئەگەر کەسێک ماڵێکی جوانی هەبێت شکڵێکی جوانی هەبێت کارێکی باشی هەبێت حەزەکەین ڕاستەخۆی یەکسەرتانە و تەشەری لێبین ئەوە بە تەجمیل وای لێ هاتووە ئەوە خوازان لە شو ئەو پارەی هێناوە بەدزی هێناتی احترامەن بۆ بینەرکامان بینێت ئەوەی وشەی نەشیاو بێ بۆ بەرامبەرەکە بەکاری ئەهێنێ بۆی بڵێ ئەو شایانی ئەو شتەنیە ئەو کاتە شایانبوون لە خۆی کەمەکاتەوە یان لەوی کەمە نا لە خۆی کەمەکاتەوە ئەزان چۆنە مرۆڤ کە شایانبوونی نزم بوو چۆن ئەیناسیتەوە سۆڤین خان تەماشا کۆمەڵێک خاڵ هەیە کێ لەوانە هەرچەنی بۆ بکەی هەست یەکەم شت هەستەکە هیچت نەکردووە بۆی ئەیبینی بۆم داوەتیەک ئەەکەی ماڵەکە ڕازێنیتەوە خۆت ماندووەکەی ئەڵێ وەڵڵا باش بوو بەڵام بۆخوا قاپەکانی پاک نەبوون ئەوە ڕێک ئەیناسیتەوە هەستی شایانبوونی زۆر نزمە یان لە کاتی ئیشێکە بۆن من داوا لە
فلانەکەم ئەڵێم گڵاسی ئاوم بۆ بێنە ئازیێ نەبێ هەست بەوە ناکا کە ئەبێ دەستخۆشیێکی گەرمی لێ بکەم ئەڵێ لە ناخەڵێم ئیشی خۆیەتی بەم دوو خاڵە زۆر ئەیان ناسیتەوە ئەوەی هەستی شایانبوونی نزمە چونکە پێی وایە من شایانی نیم بەڵام ئەو کەسی شایانێتی دەستخۆشیەکە سپاسگوزارە مەمنونە شتێکی هەیە بەناو ئەپریشیشن واتە نرخاندنی هەیە بۆ ژیان بۆ شتەکان و ئەگەر نرخاندنی هەبوو بۆ خۆی و بۆ ژیان نرخاندنی بۆ تۆش هەیە بۆ تۆش هەیە ئەڵێ وڵە جوانە ماشەڵڵا چەند جوانە ناڵێ وڵە بە تەجمیل وابوو یعنی ئەزین چۆنە ئەوێ لە ناخەوە ئیسراحەت بەخۆی بکە بڵێ یعنی ئەو بارە کە لەسەر شانیە کە دەنگێک لە ناخیە دەنگێکی ڕوخێنەرە ئەڵێ تۆ ناشرینی تۆ سەرکەوتونی ئەوێ کپیکا لە ڕێگەی ئەوەی شکاندنی کەسی بەرامبەر کەس بۆ بکەن نانە ئەمانە کەمن بەڵام خۆیان شتێکی هەیان بوو بۆیە گەشتن شانسیان هەبوو بۆیە چیەکە بۆی هەستی مرتاحی لا دروست بێ و زۆر لەو کەسانەی کە شایانبوونیان نییە یان کەمە ئەبینی ڕەخنەت لێگرن سوکە هەوڵەدەن ببوون بۆ شەکە کە لە ئاستت کەم بکەنەوە هەوڵەدەن کە دڵتەنگت کەن خۆشیەکەت لێ ئەشێوێنن شتە گەورەکان بە بچووک سەیرەکەن ینی بۆ نمونە ژنێک مێردەکەی بڕیارەدا بۆ منە گوڵێکی بۆ بێنێت ئەم ژناسی شایانبووی نزمە ئەیگرێ ئەڵێ دەست خۆش دوای 2-3 ساعت بێتاقەتیەک دایەگرێ بێتاقەتیەکە پێڵێ وێڵە ئێستا بیری کەوتەوە ئێستا بیری کەوتەوە چەندێک بیری نییە ئەوێ دای پۆشێت دوێنێ شەڕی کرد لەگەڵمە ئەوێ دای پۆشێ بۆ لەبەرەوەی خۆڕۆخاندن کە پێچەوانەی هەستی شایانبوونە موبەڕڕی لەگەڵایە ئەوەی کە مرۆڤ نایزانێ چکە پرۆسەکە پرۆسێکی نائاگایە ئاگا نییە بۆی ببینی بۆیە موبەڕڕی هەیە وای کرد لەبەر ئەوە یعنی ئەگەر نمونەیەک بین بە ئەمە کۆتا نمونە بێت لەم بەشە ئەوش ئەوەیە بوون کەسێک دێت لە ناکاو تەلەفۆنی بۆکەن ئەوە لە فلانە شوێن ناود هاتەوە بۆ دامەزراندن ئەڕوا ئیتر ئیشەکە دەسەکا بە ئیشەکە لە ئاسی شایانبوونی نییە دوای 2-3 ڕۆژ دەسە بێتاقەتە بێ ئەو جا ئەڵێ وەڵە بەڕێوبەرەکە بەس لەگەڵ من ناخراپە دەم و لوتی یاوە بەیەکە تو 3-4-5 ڕۆژ هەفتەیەک مانگی پێڕوات موبەڕێکی بەقوەتی ئەدۆزێتەوە و ئیشەکە جێهێڵێ ئەڵێ وەڵڵاهی جێم نەهێشت ئەگینا بەس لەبەرە وای کرد ئەو لەگەڵ من واکە ئەی بینی یەک ڕێک ئەی ناسیتەوە بەڵام قورسە بۆ خەڵک پێی بڵێ خەتای خۆتە قورسە بۆی ئەها موبەڕێکی دۆزیەوە ئەڵێ خەتای ئەو بوو ئەو وای کرد چکە خۆی نەقسی هەیە ئەی خاتە سەر کەسی بەرامبەر کە سەلف سەپەتاج ڕوویدا خۆڕخاندن تەواو ئەڵێ ئیسراحەتم کرد بەو جۆرە باشە لانێکی دیکەی هەستی شایانبوون هەیە زۆر جارە بینین هەروەکو نمونەی کە پشیلەکە لەبەر ئاوێنەکە خۆی بە پڵنگێکە بینێ ئەمە ڕێگەڕاستەکەی شایانبوون چییە خۆت بڵین ئایا ئەم زۆر بینینەیە ینی لە سەر و ئاستەکانی خۆتەوە یاخود لەو ئاستی خوارخۆتەوە کە ئێوە باستان کرد شایانەکەی نییە بەڵام هەر ئەوەندەی بەشی ینی هەر ئەوەندەی ئەو شایانبوونی ئەو هەر ئەوەندێ کامیان ڕێگەڕاستەکەیە چۆن مرۆڤێک شایانبوون بەخۆی بزانێ یاخود بڵێ ئەمە شایانی منە و ڕێگەڕاستەکەی بدۆزێتەوە پرۆسەی شایان نەبوون زۆر کات پرۆسەیەکی فکریە یعنی پرۆسەیەکی شعوری نییە فکریە چکە هەر فکرە و باوەڕە لە مێشکتدا یعنی کەسێک کە شایانبوونی نییە بەرامبەر بە تەندروستی ئەگەر مانگێ بڕوان نەخۆش نەکەوێ ئەڵێ وڵات ینی سەیرە نەخۆش نەکەوتم مانگ و یەک ڕۆژ نەخۆشە تا یەکەم ڕۆژەکەی دوای مانکە نەخۆشەکە چکە شتێکی سەیرە من نەخۆشی بۆ لەبەرەوەی لە فکری لە منداڵی لەو قسانەی بۆ کراوە هەمووی پێڵێ تۆ شایانی نیت ینی وڵا چی کردو بەخوا ماڵ دنیا بە کەڵک چی دێ بۆ چیمانە ئەرحەمد گنگەوەی سترمان هەیە بۆ ئەوی منداڵەکە بۆ شێوە پەروەردەکەن کە گەورە ئەبێ بیانوویەکی هەیە بۆ ئەوی دەوڵەمەند نەبێ ئەڵێ بۆ ئەوەی بۆ نمونە کافر نەبم بۆ ئەوەی من ڕەزامەندی خوددا بەدەست بێنم واتە لە فکریە باوەڕێکی قەناعەت پێکراو هەیە کە ڕێگرە بەرامبەر دەستکەوتنی شتە باشەکانی ژیان چ تەندروستی بێ چ پیاوێکی باش بێ چ هاوڕەیەکی باش بێ واتە پرۆسەکە فکریە زیاتر ئەگەر بڵێ ئایا بۆ پشیلەکە خۆی بە پڵنگە بینێ ئەکرێ بڵێن پشیلەکە خۆی بە پشیلەیەکی جوانە بینێت نەک بە پڵنگ چکە هەندێک جاروا هەیە ئێمە زۆر بە گەورەتر داوا ئەکەین و ئەکەوین یعنی ئەگەر کەسێک هەستی شایانبووی نزم بێت هیچ ئیشێکی نەبووە ئیشێکی بەسیتی هەیە لە ناکاوە باوکی ئەڵێ ئاکوڕم ئەوە 50 وەرەقە بڕۆ سیارەیە بکڕم ئەڵێ بڕۆم ئەو سیارە بکڕم ئەوە نا من ئەبێ سیارەی بکڕم بای دەفتەرێک ئەڕوا 50 وەرەقەی دیکەی بۆ قەرزەکە بەڵام خۆی هیچی نییە چەند ساڵ بەداماوی و سیارەیان نەبووە لە ناکاوە سیارێک ئەکڕێ من بەڵێنی پێدەم کە 2 مانگ نابە ئەو سیارە ئەفرۆشێ بە زەرەرەوە پارەکە ئەگاتە 50 وەرەقە
چونکە ئەزانی چۆن هەمیشە چۆن لقمەی گەورە داواکە ئەو کەس هەستی شایان بوونیە بۆیە بەستەوە بە پڵنگەکە لقمەی گەورە داواکە بەڵام ئەوەی هەستی شایان بوونی هەیە شتێک داواکە لە ئاستی خۆی چونکە بەرزە ئەسڵن ئۆڕەدی بەرزە یان شتێک لە خۆی گەورەتر نەک قەپی گەورە قەپی گەورەی ناوێت و بۆیەش هەستی شایان بوون ئەوە نییە کە من ئەکرێ بڵێ دژایەتی واقع بکەم هەستی شایان بوون ئەوەیە من سوپاسگوزاری واقعم و لە ناخەوە هەست بەوە ئەەکەم کە ئەوەی ئەبەخشرێ بە من شایانمە و مرتاحم و هەموو دقەیەک نرخاندنم بۆی هەیە باش من ئێستا شتێک ئەڵێم نەبێت بە هەڵە تێگەیشتنێک بۆ بینەر باسی ژنی کوردەکەم باسی خۆمانەکەم باسی دایکەکەم باسی دایکەکەم ئێمەی دایک وا ئەزانین لە ماڵەوە ئەگەر خۆمان بەکەمتر ببینین خواردنە باشەکە بۆ باوکەکە دابنین گۆشتە گەورەکە بۆ کوڕەکە دابنین شوێنە خۆشەکە بۆ مێردەکەمان دابنین بۆ براکەمان دابنین هەستی شایان بوون بە ئەوان زیاتر بدەین ئێمە میهرەبانتر دەرەکەوین ئێمە شایستەی ئەوەی باشترین ڕەفتارەکان لەگەڵ ئێمەی ژنا بکرێت ئەمە وەگوتم بە هەڵە نابێت تێبگەین لەمە چونکە ئەمە شتێکە ڕۆژانە ڕوو ئايات تا چەنە گرنگە کە ژن لە ماڵەوە چۆن لەگەڵ پیاوەکەی خۆیان ڕەفتارەکات شوێنە باشەکە ئەگەر گەرمایە شوێنە فێنکەکە بۆ ئەو بێگەر سەرمایە شوێنە گەرمەکە بۆ ئەو هەستە بە بەرامبەرەکەی بدات کە منی شایانی ئەوم لەو کاتە دەربکەوێت کە منی شایستەوەم هەم شایانبوونی خۆمم بەرز کردەوە هەم بەرامبەرەکەم ناچارە منش بە شایان بزانێت نەخۆم کەمکەمەوە تا چەند ئەمە هەیە لە کۆمەڵگەی کوردی تا چەند ئەمە هەیە جا پرسیارم کڵم 100% تعمیم ناکەی بەڵام نسبەکەی زۆر زۆرە چۆن چاکی بکەین ئەزانین چۆنە ئاخر پێم وتی خۆڕخاندن مبەڕڕی هەیە ئەو ژنەی کەواکە گەرنتیت پێ ئەدەم هیچیان دڵیان خۆش نییە گەرنتیت پێ ئەدەم زۆربیان نەخۆشن بێتاقەتن خەمبارن بەڵام ها ئەپۆشن بوونەتە هۆکاری چۆن ئەبمە چرایەک بۆ دەوروبەر قەینا خۆم ئەسووتیم دەوروبەر بژی ئەقلیەتی قوربانی ئەقلیەتی ڕوخاندنە چونکە منداڵێکی نەخۆش دروستەکات منداڵەکە نەخۆشە منداڵێکی پەروەردەیەکی تۆ دڵتەنگی منداڵەکە چۆن فێری دڵتەنگیەکەی و لێرەوە پێت وایە منداڵەکە دڵخۆشە بێت کە گەورە بێ سەیری تۆکە منداڵێک دروستە بێت کە هەستی شایانبوونی سەفرە چکە تۆ بینێ ئەو منداڵ تەقلید کێکە خۆ تەقلید دراوسێ ناکە تەقلید دایکێکە لاسای ئەوە کاتەوە و بۆیەش ناڵێ شوێنە گەرمەکە بۆ من و شوێنە سارد ئەڵێم باش شوێنە ساردەکە بۆ هەردووکمان بێ قەیچێکە با خواردنە خۆشەکە بۆ هەردووکمان بێ من هەمیشاڵێم بۆچی ئەچی کاتێک کە خواردن دانەی باشترین قاپ و شت بۆ ئەوان دانەی کە ئەگاتە خۆت ئەخیر دانە ئەخۆ بۆ تۆ مرۆڤ نیت ئەبێ خۆت بە عەکسەوە یەکەم بیت دایک کاتێک کە خۆی بە یەکەم سیر کرد منداڵەکان باوەڕیان بخۆیانە بەڵام باسی دایکێک ناکەم کە نارسستە باشە منداڵەکان تەقلید دەکەن ئەزانین چۆن منداڵێکی دڵخۆش دایکێکی دڵخۆشی هەیە منداڵێکی سەرکەوتو دایکێکی سەرکەوتو ئێمە ناتوانین هەڵبێن لە واقعە و بۆیەش بیرت نەچێت کۆمەلگای ئێمە عەقڵیەتی قوربانی هەیە تا قوربانیتدا قبول کراویت بەڵام قوربانیت نەدا قبول کراو نیت یعنی ئێستا بڕۆ جوان بە دەوڵەمەند بە سیارێکی باشت پێ بێ ماڵێکی باش خەڵک ڕێزی لێ ناگرێ هەستەکە یعنی خەڵک بە چاوێک سێرتەکە بەڵام وەرە بخۆت پیشان بە کە هەژاری داماوی نەخۆشی بینی بەزەیت دەسەکەوێ و ئەم قوربانیە لەوێ وهاتووە چکە ئەوێ کۆمەڵایەتی بێ ئەوێ تێکەڵ بێ بۆیە لە خۆیە خواتەوە لە خۆیە خواتەوە لە بەشەکانی خۆی بۆ ئەوەی ئەو هەستەی دەستکەوێت کە پێڵێ ئافرین توانیت باشە هەستی سوپاسگوزاری تا چەند واکە شایان بوون بەرەو باشتر بڕوات یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان یعنی ئەگەر مرۆڤێکت بینی بە بەردەوام سوپاسگوزارە شایانبوونی بەرزە یعنی ئەو کەسەی شایانبوونی نزمە دیقەتی جوانی نادا دیقەتی باشی نادا تۆ دێی لەگەڵمان ڕەفتارێک ئەەکەی ڕەفتارەکەی باشە نۆی باش بوو یەک جار هەڵەیەکت کرد ئەوەی شایانبوونی بەرزە ئەڵێ ناقیت خەڵەتێکی کرد و لێتە بورێ ئەوەی شایانبووی نزمە لێت ناڵێت شتەکەی کرد بۆیە لە دڵی ئەی خواتەوە یان باسی ئەکایان گەورەیەکە لە مێشکی خۆی و ئەمەش ڕنگدانەوەی نەبوونی سوپاسگوزاری لە ژیانی کاتێک کە مرۆڤ سوپاسگوزاری بۆ شتی بچووکەکە ئەو وردە شایانبوونی بەرزە بێمێکی لەو خاڵنەگە بمانێ بڵێن چۆن شایانبوونمان بەرزەکەین دەست بکە سوپاسگوزاری مەمنون بە دەستخۆشی بکە دەستخۆشی لەوە بکە کە ئەوەی بۆت هێنا دەستخۆشی لە خۆت بکە یەکەمشت دەستخۆشی لە ژیان بکە دەستخۆشی لە خانەوادت لەو موچەی کە دێتە بەردەست دەستخۆشی لە کۆی سیستەم بکە دەستخۆشی لە خوددا بکە سوپاسگوزاری بە ئەمە وا دێکە و هەستت پێ بەخشێ کە من شایانیم یعنی ئێستا تۆ کە شتێکت بۆ هێنم ئەڵێم ئەو دیارە کە پێم وای سوپاس هەستم پێگەنی حەزەکەم دوو جار بۆت بێنم بۆی ئادەم و چاوت ببینم بەڵام کەڵێ ها یەڵ دەست خۆش بێ ئەوی خەمە ئێرەوە نایکەمەوە
چەند جیاوازە بۆیە تۆ ژیان پێتە بەخشێ کاتی کە سپاس گوزاریت. باشە باسی سپاس گوزاریمان کرد تا چەند بۆ خۆمان لە خۆمان سپاس گوزار بین لەوەی کە هەمانە زۆر جار هەیە ئیشێکی باشەکەی چاوەڕێی خەڵکێک دەستخۆشیت لێ بکە و بە شایەنت بزانێت چاوەڕی خەڵک مەکە چی بکەین خۆمان بۆ خۆمان هەدیە بکڕین زای چۆرە ئێمە شایانی دەستخۆشین یان ئێمە لە نێوان ئەکرێ بڵێن مەلایینی ویستی بێ بۆ ژیان ئێمە دەرکەوتین ئێمە ویارە مێرکڵ ئێمە معجزەیەکین مرۆڤ ئەگەر نرخاندنی بۆ خۆی نەبێ و سپاسگوزاری خۆی نەکا باوەڕم پێ بکە هیچ شتێک ژیان پێی نابەخشێ گەورە بێت و ئەگەر سپاسگوزاری خۆی بێ کە من یعنی چکە خەڵک مەرجی هەیە بۆ سپاسگوزاری یاڵە چیم کردووە تا ئەخە چیم کردووە دەپێویست بەشت نییە ئەبێ شتی گەورە بکەی ئەبێ وڵات دروستکەی ئەبێت تۆ شۆڕش پێویست بەیش نییە مادامێک کە لێرم سپاسگوزارم مادامێک کە لەگەڵ تام و ئێستا پێیەکەنم سپاسگوزارم مادامی جانتان پێ و ئەڕۆم بۆ دوکان بڕێ پارێکم پێ سپاسگوزارم مادامێک کە ئەمڕۆ خەبەرم بۆیە و ئازارم نەبوو سپاسگوزارم بەڵام لەبەرەوەی خەڵک زۆربەی تەرکیزی لەسەرەوەی کە چیم ناوێت تەرکیزی لەسەرەوە نییە کە چیم ئەوێت و بۆیش سپاسگوزار نییە باشە زۆر جارێمە لە ناخی خۆمان هەنێ بیرکردنەوەمان هەیە کە وزەکانن وزە ڕاکێشین بۆ خۆمان تا چەند ئەو بیرکردنەوانە ئەو وزانە کاریگەریە بێت لەسەر هەستی شایان بوون جا بیرکردنەوەی نەرێنی بێ یاخود ئەرێنی بێ ئەزانین چۆنە دوو جۆر بیرکردنەوەی ئەرێنیمان هەیە دانەیەکیان ڕاستەقینە نییە و دانەیەکیان ڕاستەقینەیە ئەو کەسان بینی وڵێ ئەرێنی بە ئەرێنی بە بەڵام خۆی لە ناخەوە پڕ ئازارە نە ژیان وە ئەخوازی ئێمە بژین ئیدی ئەگەر تۆ بە ئەرێنی بژیت یاخود بە نەرێنی ئەبێ بژیت باشە کامیان باشترە بۆ ژیان ئەکید ئەرێنی خەڵک زانی بۆ هەڵی نابژێرێ لەبەرەوەی ئەرێنی پێویستی بەکاتە بۆی بێتە دی یعنی من ئێستا لە وەزعێکی خراپم ئاسان نییە ئەرێنی بم بۆ کەسێک کە ڕاهێنانی بەخۆی نەکردووە بەڵام ئاسانە نەرێنی بم چونکە پێشهاتەکانم نەرێنین بەڵام باشە چی ئەبێت ئەگەر بڕیارمدا خۆم کۆنتترۆلی ڕووداوەکانی ژیانم بکەم لەبری ئەوەی کە ڕووداوەکان کۆنتترۆلی ژیانی من بکە چی ئەبێت ئەگەر من کۆنتترۆلی فکرەکانی خۆم بکەم لەبری ئەوەی فکرەکان کۆنتترۆلی من بکەن واتە ئێمە ئەکرێ بڵێن ئەبێ ببین بە خۆمان کۆنتترۆل کەریشتەکان نەک شتەکانی ژیان کە شتانەی کە باس کرد هەستە فکرە خەڵکە کۆنتترۆلی ئێمە بکەن دەستەکانت خۆش بێت خات و چیمەن ئەم بەیانە لەگەڵمان بوویت هەر تاکێک لە ئێمە کە تەندروستێکی باشی هەیە سپاس بۆ خوا کارێکی هەیە تیکێ چۆنە لە ئێسا وەکو باسی کرد لوقبەیە نانی هەیە تیکێ نانی هەیە کە بیخوات بەسەر بەرزی هەر یەکێک لە ئێمە دڵنیا بن شایستەی ئەوە هەین و کە بە شێوەیەکی جوان بژین تەنیا هەر ئەوەنەیە مەهێڵن لە زیندانی فکرتانە بند بکرێن دەربچن لە زیندانی فکرتاندا ئەو کات ئەزانن کە ئێوە چەندە شایستەی باشترینەکانن سپاس دەکەین کە لەگەڵمان بوویت خۆشحاڵ بووین بانێکی پرۆزت پێبەخش عزیزن خۆشحاڵ بەخێر هاتن بچینە سەر بابەتی کەش و هەوا هاژە بابزانین کەش و هەوای ئەمڕۆی کوردستانی گەورە بە چ شێوەیەکە هەولێر بەیانێکی تەمومش بوو کەمێ تەمێکی جوان هەبووە چەنە کەشێکی جوانە من زۆر هەز بە ئاسوودەی یەکەم لەگەڵ هەموو جەوەکانە بابزانین شارەکانی دیکەی کوردستانی گەورە کەشوهەواکەی چۆنە
بڕیارێکی زۆر باش زۆر چاک لە بڕیاری چاک بەجێ بڕیاری بەجێ ئەویژەوەیە کە لە هەولێر هەڵمەتی دەست بە سراگرتنی ڤەیپ و نێرگەلەی ئەلکترۆنی دەستی پێ کردووە و هەڵمەتەکە هەموو ئەو شوێنە ناگرێتەوە کە نێرگەلەی ئەلکترۆنی ئەفرۆشن یاخودەم ڤەیپەی کە بوو بە نقڵ و بنێژ لە هەموو دوکانەکەی و بەدەست هەموو مناڵێکی شەوەی بینیت جاگرێتەوەیە کە ئەم بڕیارەت تەواوی هەرێمی کوردستانی گرچۆتەوە و وەزارەتی تەندروستی شەڵێت کە ئەم نێرگەلە ئەلکترۆنیە زیانی زۆری بۆ هاوڵاتیان هەیە بێگومان زیانەکانی وردە دەرکەوتون هەر بۆیەش فرۆشتنی نێرگەلە و هەروەها ڤەیپ قەدەغە کراوە کە بڕیارێکی 100% باشە. هەڵمەتی دەست بە سەرداگرتنی ڤەیپ و نێرگەلەی ئەلکترۆنیە بە بڕیاری هەریەک لە وەزارەتی تەندروستی و داواکاری گشتی و چاودێری بازرگانی هەر شوێنێک ڤەیپ و نێرگەلەی ئەلکترۆنی هەبێت دەستی بەسەردا دەگرن چونکە بەکارهێنانی لەم ساڵانی دواییدا بە تایبەت لە ناو گەنجاندا بەربڵاوتر بووە. نوێنەری وەزارەتی تەندروستیش دەڵێت ئەم نێرگەلە ئەلکترۆنیە زیانی بۆ هاوڵاتیان هەیە. ئەو زیانانەی کە لە جگەرەی ئەتیادیدا هەیە ئەوە بە زیادەوە تێیدا هەیە. جۆرە مادەی تێدایە ئەو ڤەیپە کە بەکاردەهێنرێت لە کوشتنی گژوجیای زیان بەخش. یەکێک لەو مادانە لەو ڤەیپە تێی دەکرێت. بۆی تامبوونی خۆش دەکرێت بە بۆنیکە بەوەیکە بۆی سەرنج ڕاکێش بێت بە تامبوونێکی خۆش دام کراوە تامبوونەکەی خۆشە کەسە گەنجەکە زووتر توش دەبێت والی دەکا مەناعی نەمێنێت لە جسمیدا سیەکانی تووشی ڕەبۆی بکە تووشی سەرەتانی بکە لە مەدایەکی باعید ئەوانە. ئەو شوێنانەی کە ڤایپ و نێرگەلەی ئەلکترۆنی دەفرۆشن وەک کۆگا و دوکان و مارکێت پێشتر ئاگدار کراونەتەوە دوا مۆڵەتیشیان پێدرا بوو کە ئیدی نەیفرۆشن بەڵام هەندێک لە خاوەن دوکانەکان ڕێگری دەکەن لە داخستنی دوکانەکانیان یاخود دەست بە سەرداگرتنی نێرگەلە و جگەرە ئەلکترۆنیەکان. نوێنەری چاودێری بازرگانیش دەڵێت چاوپۆشی لە هیچ شوێنێک ناکرێت بە یاسا مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. لە هەوڵی بنبڕکردنی جگاری ئەلکترۆنی لە سەرجەم بازارەکان و کۆگاکان و مۆڵەکان و هەموو شوێنەکانی کەوا تێدا دەفرۆشێت. هەر شوێنە ئێمە ببینیکەوە ئەم جگارە تێدا هەبێتن ئێمە دەستی بەسەردا دەگرین و لە ناوی دەبین. چونکە ئەم ڕیارەت سەرتاسەری هەرێمی کوردستان دەگرێتەوە نەک بزاد یەک شار یا خۆ یەک شوێن. ئێمە بەردەوام وەکو لێژنەکانی خۆشمان ئەوەی دەتوانە ئێمەدا بێتن لە پێناو سەلامەتی جانی هاوڵاتیان ئیش دەکەین. ئێستا ئەمە یەکێکە لە دوکانانەی کە دوکانەکەی خۆی قوفڵاو لە ناوە قوفڵیاوە بۆی لیژنەکانی قایمقامێت و لیژنامنیەکان نەچنەوە ڤایپی تێدایە دەستی بەسەردا بگرن. سەم دوکانە هەر لە ناوە قوفڵی لە دوکانەکەی خۆیاوە بۆ ئەوەی نەیکاتەوە بەڵام لیژنەکانی قایمقامێت چاوەڕێ دەکەن تاوکو خاوەنەکەی دێتەوە ئەو کاتە تەواوی ئەو ڤایپ و نێرگەلە کارەبایانەی لەم دوکانەدا هەیە دەستی بەسەردا دەگرن. بڕیاری قەدەغەکردنی نێرگەلەی ئەلکترۆنی و ڤایپ لە 2/1/2023ەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە و ئیدی لە هەر شوێنێک هەبێت لە ناو دەبرێت. لە یەکەم ڕۆژی هەڵمەتەکەدا سەدان نێرگەلەی ئەلکترۆنی و تامی نێرگەلەکە دەستی بەسەردا گیرا و زیاتر لە 10 دوکانیش داخران و هەڵمەتەکەش بەردەوام دەبێت. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر. لە دوای ئەم جەنگ و وێرانکاریە و ماڵوێرانیەی کە دروست بوو ئێستا لە غەزە سادەترینی ئەو پێویستیانەی کە هەر مرۆڤێک پێویستی پێێتی بۆ ئەوان بۆ تا خەون و خولیە بە تایبەتی منداڵان کە ئیدی وەکو هیچ منداڵانی هیچ شوێنێکی دیکەنین ئەوەی کە حەزیان لێە لە خواردن و ئەو خواردانەی کە منداڵ دڵی پێی خۆشە لە غەزە دەست ناکەوێت. ئەوش بەهۆی داخرانی دەواازە سنووریەکانی کەرتی غەزە هاژە منداڵانی ئەو کەرتە لە کێک و پسکیت کە سادەترینی ئەو شتانن کە هەر منداڵێک ئێستا بەدەستیەوە هەیە بێبەشن. بەڵام گەنجێک ئەبینیت لە ناو ئەم هەموو دۆخە خراپەیە هەستکردنی بە بەرپرسیارەتی گەیشتۆتە و ئاسی کە بیری لای ئەوە بێ خەمی ئەو منداڵانە بخواوە دڵسۆزیان بێ. ئەم گەنجە کارگەیەکی کردوتەوە بۆی کە بسکیت بۆ منداڵانی
ئەو کەرتە دروست بکە و ئەو گەنجە یارمەتیە و کەسانە ژەدات کە ناتوانن خۆراکی پێویست بۆ خۆیان و خانەوادەکەشیان دابین بکەن ئەو هەستاوە یارمەتیانات لەو دۆخە سەختەیە ئەمە کەسێکە پێوترێ فریشتە ئاسە بۆ ناو ئەو دۆخە و بۆ ئەو منداڵانە. شیرنەمەنی و بسکیت یەکێکە لە خواردنە دڵخوازەکانی منداڵان. بەڵام شەڕ لە کەرتی غەزا کارگەکانی شیرنەمەنی ئەو کەرتەی لە کار خستووە. هەر بۆیەش ژمارەیەک دانیشتووی کەرتی غەزا کۆبوونەتەوە و کێک و بسکیت بۆ منداڵان دروست دەکەن. أوجدنا الفكرة هذا أنا وجارنا. ئەو بیرۆکەیەمان لەگەڵ دراوسەکانمان دۆزیەوە تا هاوکاری خەڵک و منداڵان بکەین چونکە زۆرینەی شیرنی خانەکان بردومان کراون. سەرەڕای بەرزبوونەوەی نرخی هەموو کاڵەکان ئەو بسکیتەمان بە ناوی غەریبە دروست کرد بۆ ئەوەی ببێتە جێگرەوەیەک بۆ ئەو شیرنیانەی لە غەزە دەست ناکەون. وعدم تواجد أي شيء. ئامانجی و کۆمەڵە گەنجا کەمکردنەوەی ئەو بارگرانیەیە کە بەهۆی ئابلۆقە و هێرشەکانی ئیسرائیل لەسەر دانیشتوانی غەزە دروست بووە. وعلاوة على ذلك الحصار الموجود. سەرەڕای ئەوانەش ئابلۆقە دراوین و دەواازە سنوورەکان داخراون هیچ شتێک نایەتە ناوەوە. هەرکی هەمووانە ڕێگەچارەیەک بدۆزنەوە پێداویستەکانی ئەو کەسانە دابین بکەن کە کەم و کورتیان هەیە. ئابلۆقە و شەڕ لە غەزا بەردەوامە. بەڵام ژمارەیەک گەنج توانیویانە لە ڕێگەی دروستکردن و فرۆشتنی ئەو شیرنەمەنیانە زەردەخەنە لەسەر ڕوخساری منداڵانی ئەو کەرتە دروست بکەنەوە. ئێمە هەمیشە بەشانی ئێوە زانین کە باشترین بابەت پێشکەشیەوە بکەین بە تایبەت لە بەیانیان چونکە کاتێکە هەڵەسی نەگەر بیرکردنەوەمان باش بێ گەر بە شایستە و شایانی خۆمانی بزانین کە ئەمڕۆ ژیان باشترە بێ بێگومان باشترە بێ بۆمان بۆیە هەمیشە ژیانێکی باش شایستەی ئێوەیە و بینینی هەموو شتە باشەکانیش شایستەی ئێوەیە. سپاس کە بینەروبی سەر بوون تا ئێستا. بۆ هیوایەتانە هێڵین کە هەمیشە لە باشترین دۆخەکانە بن خاصان لەگەڵ و ماڵاوە.